جوتیارە نمونەیەکەی هەڵەبجەیە. ئەم جارە لەگەڵ خەم و مەراقی جوتیارانی دیکە بۆ تەماتە و بەرهەمەکانیان ڕێگای نوێ بۆ جوتیاران و خەڵکی دەخاتە ڕوو. ئێستا کە وەرزی تەماتەی و بەرهەمی جوتیارەکان وەک پێوی ساغ نابێتەوە، ئازاد سەرقاڵی بەرهەمێنانی تەماتەی جۆرا و جۆرە. بەڵام ئێستا گە سێری بکەین ئمە تەماتەیەکی جوانە، تقریبان 3 دانەی کێشامە 3 کیلۆ و چارەکێ بووە. ئەوەش جۆرێک لە ئەو تەماتەیەکە لە وڵاتە زۆر بەنرخە لە بەرەوەی وردە و لێکردنەوەکەی زۆری تێچێ. ئەوەش تەماتەیەکی بیبەریە، ئەوە شێوازی بیبەری هەیە. ئەمەش تەماتەیەکی تاجیە لە وڵاتە گرانبەهایە، بەدانە ئەفرۆشرێن، ئەوەش هەروەکو تاج وایە. ئەمەشی تقریبان تەماتەیەکی پرتەقاڵیە، ئەوە سوور نییە، گە سێرێکی سوور بکەی فەرقەکە. ئازاد محەممەد لە جۆرە جیاوازەکانی تەماتە کە خۆی بەرهەمهێناون 3 ڕەنگی جیاواز دۆشاوی تەماتەی بەرهەمهێناوە کە هەنگاوەکانی بەرهەمهێنانەکەشی بەم جۆرە بۆ دەنگی ئەمریکا دەخاتە ڕوو. لە دارکە لێمان کردو بیشۆین و لەتیکەین و بیخینە بەرخۆر، تۆزی خۆی پیا بکەین لەبەرەوەی تەمنێنێ کە شۆردمانەوە لەبەر خۆرەکە بۆی ئیخێنە بەرخۆر زیاتر خۆر لێ بدا، زیاتر ئاوی پێ دەربکات، لەبەرەوەی بە تازایی بەدەست ناگوشێ یا بە مەکینێژەگەر بیکەی پیاە پێش ئەوە بیخیتە بەرخۆر لەبەروی ئاوی زیاتر باتەوە. دوایەوە کە هێنامان ئێمە 3 ڕێگەمانەیە بۆ دۆشاوکردن. ڕێگەیەکیانەوەی بیخینە سەرسینی وە کۆیسە لە بەردەسی منایە، ڕێگەیەکیانەوەی بکەنن ناو تورەکە و هەڵی واسین و ئاوە ڕوونەکەی بڕوا و خەسەکەی لە ناو تورەکات بێنێت و دوای بیخینە سەرسینی و ڕۆژێت تا ئێوارە خۆرێک لێ بدا، لەبەرەوەی ئەو هەڵم و ئاوەی تیان نەمێنێ دۆهین لێ بدا کە ڕوو بکە. جۆرێکشانەوەی وەکو ڕەبە هەنار بیکوڵێنین و خەسیکەینەوە و دای بنین. ڕۆژانە و لە عەلوەکانی کوردستاندا جوتیاران لە بەرامبەر هاتنە ناوەی بەرهەمی دەرەکی و نەفرۆشانی بەرووبوومەکانیاندا دەستبەرداریان دەبن. ئازاد دەڵێ با هاوڵاتیان لە ڕێگەی بەرهەمێنانی ئەم بەرهەمەوە پشتیوانی لە جوتیاران بکەن. پاڵپشت بین بۆ جوتیار بۆ ئەوەی کەرتی کوشت و کاڵی ئەم وڵاتەمان سفر نەبێ. ئەگەر بێت و جوتیار واز بێنێ ئەوە کارەساد ڕوو ئەدا لەم وڵاتە بێبەروومێکی ناوازەی کوردەواری ئەبین. ئەگەر بێت و ئێمە تەرجیعی جوتیارانمان بکەین بڕوان پێ بکە بڕوان پێ بکەن نەوتێکی سپیە کەرتی کوشت و کاڵ لەم وڵاتە با ئێمە وەک میلەت لەمەولا ئێمە هەڵسین بۆ ئەوەی جوتیار پشتی بگرین. ئازاد محەممەد ڕێگە نوێ کوشت و کاڵیەکان و ڕێگا ناچاریەکان بۆ ساختکردنەوەی بەرووبوومەکانی لە ئێستادا گرتووەتە بەر. ئەو دەڵێت جوتیار دەبێت بەرهەمەکانی بە ڕێگەی جیاواز لە دەرەوەی عەلوەکانیش ساغ بکاتەوە. لەم خۆناغەشدا پێویستە هاوڵاتیان پشتیوانی لە جوتیارەکان بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.